مێژوویەکی زۆر گرنگ هەیە کە پێی دەوترێت مێژووی حکومڕانی کوردی. بەداخەوە کاتێک قسە لەسەر مێژووی ئەوروپا دەکەین دەبینین بەشێک لە بیریار و خاوەن قەڵەمەکانی ئێمە لە ڕوانگەی کۆمەڵێک لە بیریارانی ئەوروپاوە، میکاڤیلیا، لۆناردۆ داڤینچیە، هەریەک لەمانەوە دەبینین دانتیە قسە لەسەر حرەکەی گەشەسەندنی ڕووناکبیری و شارستانی و فەرهەنگی دەکەن لە ئەوروپا. دوور لەوەی کە لە ئەوروپادا جوولانەوەیەکی مەترسیدار هەیە کە ڕۆبسپیر و ناپلوێن و نازیەت سەرکردایەتی کردووە. خوێندنەوە بۆ مێژووی ئێمە لە قوتابخانەکانەوە ئەم هەڵەی تێدایەواتە کەم تشک دەخەینە سەر بوارە ژیاریەکان، بوارە ڕووناکبیریەکان، بوارە فەرهەنگیەکان، هێندەی تشک دەخەینە سەر لایەنی سەربازی و کوشتن و بڕین. هەوڵە دەین لێرەدا ئێمە بە میتۆد و ستایلێکی تر بە شێوازێکی تر قسە لەسەر ئەو بابەتەدا بکەین. مێژووی حکومڕانی کوردی یان کۆماری کوردستان دووەمی ویستگەی حکومڕانی کوردیە لە مێژووی نوێدا. ڕاستە میرنشینەکان لە سەدەکانی ناوەڕاستەوە حکومڕانی خۆماڵی بوون لە ململانەی دەوڵەتی عوسمانی و سەفەوی خۆیان پاراستووە، بەڵام بە شێوازێکی هۆزایەتی سیستەمی خۆیان بەڕێوە بردووە و ئەمە دەکەوێتە پێش جوولانەوەی ناسیۆنالیستی و نەتەوەی کورد. ئێمە کە قسە لەسەر واقعی دەوڵەت بۆ نەتەوە دەکەین دەبێ بین لە کۆتایی سەدەی 19 و لە سەرەتای سەدەی 20ەوە دەستی پێ بکەیت چونکە ئەم دیاردەیە لەو خۆناغەدا سەری هەڵدا. لە دوای تەشکیلکردنی یەکەم حکومەتی شێخ مەحموود لە کۆتایی لە مانجی دەی 1970 بۆ شەڕی دەربەندی بازیان لە 19 حوزەیرانی 1990 و جاری دووەم لە کۆتایی 1922 هەروەها بە درێژایی 23 تقریبا 2 ساڵ و شتێک ئەمە سیستەمێک بۆ لە حکومڕانی، ینی بۆ حسابی کە تۆ سەرۆک وەزیران و وەزیر و موسسەیەکی دەوڵەتداریت هەیە. لێرە ئەمەی قازی محەممەد یان ئەمەی کۆماری کوردستان دووەمی ویستگەیە لە دوای ئەو دوو خۆناغی شێخ مەحموود بە ناوی مەلیکی کوردستان وارەوە بە ناوی حکومڕانی کوردستانەوە. بەڵام سێمین قۆناغە یان با بڵێن ئەمە سێمین شێوەی دەوڵەتی موسساتیە. خاڵشتر پێشەوەی بێمە سەر بابەتەکە حالەتێک هەیە کە من پێم وایە هەر کاتێک قسە لە دەوڵەت بکەین بۆ ئایندا چۆن دروست دەبێ و قسە لە دەوڵەت بکەین ڕابردوو بۆ دروست نەبووە، سێ فاکتەر ڕۆڵی زۆر گەورە دەبینن لە دەوڵەت و لە حکومداری لە کوردستان بۆ دروست نەبووە و چۆن دروست دەبێ. فاکتەری ناوخۆیی، فاکتەری اقلیمی، وەرەوە فاکتەری دەولی، فاکتەری زلهێزەکان. زۆر جار فاکتەری زلهێزەکان ڕۆڵی گەورەی بینیوە لەوەی کە لە قۆناغەکان دەوڵەت یان هەوڵەکانی کورسەری نەگرتووە. هەندێک جار قۆناغی اقلیمیەکان و هەندێک جار فاکتەرە ناوخۆییەکان هۆکاری گەورە بوون، بەڵام دواتر ئەرکە گەورەکە لەسەر فاکتەرە ناوخۆییەکەیە، واتە فاکتەرە ناوخۆییەکەیە لە دوای ئەوەی کە خۆی ڕێخستەوە بەرنامەیەکی جدی هەبوو بە دەوڵەتداری دەتوانێت سوود لە دوو فاکتەرەکەی تر وەربگرێ و بیگونجێنێ بۆی بە بەلایانی کەمەوە نەبێتە ئەو کۆسپە خەونەکەی لەبار نەبە. ئەگەر بگەڕێینەوە سەر وردەکاری کۆماری کوردستان، فاکتەرە ناوخۆییەکان ڕۆڵیان بەو ئەندازەیە نەبووە هێندەی فاکتەری ئیقلیمی و دەولیەکان هەیەیان بۆ بە پێچەوانەی ئێستا کە قسە لەسەر شێواز و حکومڕانی ئێستای کوردستان دەکەین بە ئەندازەیەک فاکتەر دەولی و ئیقلیمیەکان کاریگەریەکانیان پەنجە نەرمترن بەرامبەر بەمەی کە کورد لە ئەنجامی ناکۆچی و لە ئەنجامی ناشەفافیەت و لە ئەنجامی شێوازێکی حکومڕانی ناتەندروست ئەو خەونەی بۆ سربەخۆیی لەبار یەک بردووە. یعنی ئەمە یەکێک لە جیاوازێت جەوهەریەکانە بەوەی کە فاکتەری ناوخۆیی و ئامادەکاریەکانی کە ئێستا دێمە سەری لە کۆماری کوردستاندا پێشکەوتوتر بووە، بەڵام فاکتەرە دەولی و ئیقلیمیەکان زۆر لەوە گەورەتر بوون و فاکتەرە نێوخۆیی و ئامادەکاریەکانیان بە من خۆیاندا. ڕووداوەکانی سەردەمی شەڕی دووەمی جیهانی بە تایبەتی بۆ ناوچەکانی ئازەربایجان، هاتنی ڕووسەکان لە خوار و ناوەڕاستی ئێرانەوە، هاتنی بەریتانیەکان و ئەمریکیەکان، ئەم ناوچەی قستە ناوچەیەکی ململانەی گەورەوە. لێرەوە بۆ شایەک لە سیستەمی دەسەڵات دروست بوو. لێرە ئازەریەکان و کوردەکان بە ڕاگەیاندنی دوو کۆماری ئازەربایجان لە تەورێز و کۆماری کوردستان لە مەهاباد بانگەوازی سربەخۆییاندا. ئەم دوانە جێگای دیڕاستەکردنە. ئەوەی کە تایبەتە بە هۆکار دیارە سەرەتایی سەرهەڵدانی ئەم کۆمارە لەم گۆڕانکاریانەوە دەست پێ دەکرێت کە لە ساڵانی 1942 سەری هەڵدا و بە دامەزراندنی ژێکاڤ لە مەهاباد لە ساڵی 1942 لە سەردەستی ژمارەیەک لە ڕووناکبیرانی کورد. دوای ئەوە لە ساڵی 1925 ناوەکەی گۆڕا بۆ حزبی دموکراتی کوردستان و لە 22 1946 ئەوە بوو لە مەهاباد کۆمارێک ڕاگەیاندرا بە ناوی کۆماری کوردستان. شۆنیەتی ئەم
کۆمارە و ڕووخانی ئەمە خۆی لە توێژینەوەیەکی گەورەدا کە من وەرژێڕ و بابرێن پەراوێز بۆ نووسی بووم بە ناوی هۆیەکانی سەرهەڵدانی کۆماری کوردستان و ڕووخانی ئەمە بابەتێکترە نامەوێت بێم ئەمە دووبارەکەمەوە لەوەی کە چۆن سەری هەڵدا و چۆن ڕووخامە هەڵدەگرین بۆ کاتێکتر و پێم وایە بای ئەوەی زانیاری گشتی تا ئەندازەیەکمان دەست کەوتووە بۆی ئەوەی کە پێم چاک بوو و لەو ماوەیەش وردەکاریەکەم تێدا کرد ئەوش ئەوەیە ئایا کورد لە ئەزمموی حکومڕانی لەوانەی کە پێی دەوترێ دەوڵەتی مەدەنی کە پێی دەوترێ حکوومەتێک کە تێیدا دادگەری و بە ئەندازەیەک با بڵین واقعێک کە تێیدا لە سایی فەرهەنگ و ڕۆشنبیری و شارستانیەت و بوارەکانی فێرکردن و پەروەردە و سیستەمی حیزبایەتی چۆن بەڕێوە دەچێت بۆ واقعی هەرێمی کوردستانی ئێمە وای لێهات ئەمە وای کرد کە بگەڕێمەوە بۆ ئەزمموی حکومڕانی کوردی ئەزمموی حکومڕانی لە سەردەمی هەردوو قۆناغی شێخ مەحموودی و ئەزمموی حکومڕانی لە سەردەمی کۆماری کوردستان بۆ ئەو مەبەستە هەموو ڕۆژنامەکانی کوردستان کە لەو کاتەدا زمان حاڵی ئەو کۆمارە بوونەوە گۆڤاری کوردستان گۆڤاری نیشتیمان ئەو گڕووگاڵی منداڵان هەموو ئەمانە بەدواداچوونێکی ورد بۆ وردەکاریەکانی ئەو بابەتە وهروەها ئەو کتێب و سەرچاوانەی کە لەو سەردەمەیدا نووسراون ژمارەیەکی باشم لە بەردەستا بوو گەیشتمە کۆمەڵێک جیاوازی پێم خۆشە بە خێرایی ئەم جیاوازیانە بخەمە ڕوو و لە دوای ئەوە ئێوە حەکەم بن بزانن کە ئێمە لە 1940 چه ئەزمونێکی جوان و ڕێکوپێکمان لەدەست چووە و کورد لە دوای 70 ساڵ چۆن نەیتوانی وەجارێکە بگەڕێتەوە سوود لەو ئەزمونە وەرگێ و ئەزمموی ئەو کاتی چۆن لە زۆر ڕوەوە پێشکەوتوو بووە لە بەرامبەر بە ئەزمموی ئەمڕۆی حکوومەتی هەرێمی کوردستان و فەرمانڕەوایەتی کوردی یەکەمین کەرەستەی بەردەستی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی کوردستانی کۆماری مەهاباد بەراورد ناکرێن سنووری دەسەڵاتی کەرەستە ئابوووریەکان بازرگانیەکان دەرفەتەکان توانە سەقافی و فەرهەنگی و دنیای تەکنەلۆجیا بەراورد ناکرێن واتە بەم کەرەستە سادەیەوە بەم توانە بەشەری و مادیە کەمەیەوە بەڵام ئەساسێکی گرنگ هەبووە ئەوەی کە لە لای من گرنگە ئەساسە چونکە زۆر جار ئەساسێکی باش لە لای ئێمە لە خەیاڵدانی ئێمە پێشبینیەکمان بۆ دروست دەکات ینی ئەگەر حکوومەتێک بە نزیکی تەمەنی 11 مانگ توانی بێتی ئەم ئەساسە ببڕێ ئەم نەواتە دابنێ بە تەکید پێشبینی دەکرا ئەگەر بێت و تەمەنەکەی 4 ساڵ 5 ساڵ بووایە دەستکەوتی زۆرتری لێ بەرهەم دەیەندرا ئێمە قسەمان لە زەمانێکە کە چه ئەساسێکی بۆ دانراوە بە بەراورد لەگەڵ ئەم واقعی ئێستا کە مەم تەمەنە دوور و درێژەوە دەبینین ینی گرفت ئەوە حکمت و ئازایەتی نییە لە دوای 20 ساڵ و 25 ساڵ هەندێک ئەساسیات بۆ فەرمانڕەوایەتی دابدرێ ئەمە گرینگە کە تۆ لە قۆناغێکدا لە 2 مانگ و 3 مانگی سەرەتاییەوە ئەساس بۆ دەوڵەتداریەک دابنەی کە دواتر لە تەمەنی 11 مانگیدا بەشێک لە بەرهەموو نەتیجەکانی دابێنێتە دی یەکەمین بابەت کە تاکو ئێستاش جەدەلە تاکو ئێستاش ڕاپرسی دەکرێ یان ناکرێ سربەخۆی ئەنجام دەدرێ یان نادرێ کۆماری کوردستان لە گۆڤاری نیشتیمان لە ژێکافەوە ئەگەر تێبینیمان کردبێ سەرەتای ئەو سربەخۆیی هەیە واتە لە سەرەتاوە نە بە ئۆتۆنۆمی دەستی پێ کردووە نە بە فیدراڵێتیش دەستی پێ کردووە قونسوڵی بەریتانی لە ورمێ نامە دەنووسێ بۆ عێراق دەڵێ گۆڤارێک دەردەچێ کە کوردەکانی مەهاباد دەری دەکەن بە ناوی نیشتیمان ئەمانە سربەخۆییان دەوێت دەیانێت دەوڵەتێکی سربەخۆی کووردا بمەزرێنن هیچ وەسیقەیەکمان دەست ناکەوێت بە درێژای 60ەکان و 70ەکان قونسوڵ و دام و دەستگا مخابراتیەکان بینێرن بڵێن ئەم حیزبە کوردیانەی ئێمە لە پێش 1991 دەوڵەتی سربەخۆی کوردیان ویستووە لە یەکەمین ڕۆژی ڕاگەیاندن ڕانەگەیەندراوە دوو دڵ بن لەوەی کە لە دوای 2 ساڵ هەڵبژاردن بکرێ شانازی بۆ بکەن کە فیدراڵیەت ڕادەگەێنن ڕای نادەگەێنن لە قۆناغی یەکەمەوە سوێند بە سربەخۆیی خوراوە یان بە دیوێککە کە سوێند خوراوە لەسەر ئەو ئاساسەی کە کوردستانێکی سربەخۆ دەپارێزن و ئەو قوارەیە ناوی جمهوریەتی دموکراتی کوردستان بووە جمهوریەتی میلی کوردستان بە ناوی جیاجیا بەڵام دوجار قوارەیەکی سربەخۆی ئەعلان کراوە یعنی لە قۆناغی یەکەمەوە بە سربەخۆیی دەستی پێ کردووە ئێمە لە دوای 24 ساڵ و 25 ساڵ و 26 ساڵ تاکو ئێستاش ئێمە جەدەلی ڕاگەاندنی سربەخۆیمان ئەگەر تێبینیتان کردبێ یعنی ئەم لە قۆناغی یەکەمەوە و بەو ئەدەبیاتەوە دەستی پێ کرد و هیچ شەرمیشی نەکرد لە دەور و بەر هەڵکردنی ئاڵا ئەگەر تێبینیتان کردبێ لە دوای ئەوەی لە دوای با بڵێن ڕووداوەکانی سیوێکی ئاب لە دوای کە پەرلەمانی کوردستان بە ژمارەیەکی کەم مایەوە شانازی ئەوە دەکەن کە بڕیار دراوە پەرلەمانی کوردستان ئاڵا هەڵبکرێ ئەگەر غەڵەت نەبم لە مانجی ئابی 1996 بوو بەڵام کۆماری کوردستان لە قۆناغی یەکەمەوە ئاڵای هەڵداوە
ئێستا شانەزی بۆ دەکەین کە لە تورکیا ئاڵا هەڵدەدرێ وەفدی کوردی لە سێمین مانجی کۆماری کوردستان چۆتە تارانێ بۆ مفاوەزات وەفدەکە تا ڕۆیشتوو بۆ ئەو شوێنەی کە مفاوەزاتی لەگەڵ دەکەن و لە ناو بازاڕیش لە پشت سەری خۆشیان ئاڵای کوردستانیان بەرز کردوتەوە. یعنی تۆ سیرکە بە بەراورد لەوەی کە تاکو ئێستا ئێمە ئاڵا و ئاڵا بەرزکردنەوە تازەوا لە کەرکوچێ بۆتە خاڵێکی جەوهەری و گرنگ ئەوان هەر لە مانگەکانی سەرەتای لە یەکەمی ڕۆژەوە بەرزیان کردوتەوە وە کە چوونەتە تارانێ بۆ مفاوەزات بە ئاڵای کوردیەوە چوون بۆ ئاڵای کوردستانیەوە چوونەتە تاران. بۆیە ئەمانە هەموو ئەوەمان پێ دەڵێ ئازیزانم کە کۆماری کوردستان لە ڕاگەیانی سەربەخۆی و لە قەزەی ئاڵایە پێشکەوتنێکی گەورەتری بەخۆیەوە بینیوە. گوتاری دەوڵەتداری لە خیتابی یەکەمی قازی محەممەد کە بەرامبەر بە جەماوەری گەورەی شاری مەهابادی ئەعلانی کرد لە سەرەتاوە لە دوای پێشەشێکی کورد کە باسی ئەزمموی کورد و سەربەخۆیی دەکات لە ڕابردوودا باسی ئەوە دەکات کە ئەم قەوارەیە. ئێستاش پێم وایە بەرنامەی حکومەت و کابینەکانی حکومەت کە قسە دەکەن لە گەشەسەندن و گۆڕانکاری کابینەکانیان بەقەدەر خیتابەکەی قازی محەممەد لە یەکەمین قۆناغدا هێندە سیمای دەوڵەتداری پێوە نییە. سەرڕایەوەی کە بە کوردی باسی ڕابردوو دەکات زۆر بە کورتی باسی حیزبانیش ناکە باسی ئەوە دەکات کە بارودۆخی تەندروستی لە کوردستاندا خراپە ئێمە هەوڵ دەدەین دا و دەرمان و نەخۆشخانە بکەینەوە. باسی ئەوە دەکات کە دەبێ قوتابخانەکانمان هەموو بکەینەوە بە کوردی. باسی ئەوە دەکات کە دەبێ خوێندن بە ئێواران دابرین بۆی گەورەکان فێرە خوێندەواری ببن. باسی ئەوە دەکات لە ئێستا بەدواوە قوتابخانە بۆ ژنان دەکەینەوە. واتە لێرەوە باسی ئەوە دەکات کە لە ئێستاوە دەبێت ئێمە بتوانین لەگەڵ دەوروبەری خۆمان بازرگانی ڕێخێن بۆی کوردستان لە ڕووی ئابووریەوە ببوژێتەوە. لە ڕووی دیبلۆماسیەوە وەفدی حیزبی کە یەکێکە لە کۆنتترۆلکردنی حیزب بۆ کایەکانی عیلاقات و دنیای دەرەوە بۆ تاران بۆ باکۆ بۆ هەموو ئەو پەیوەندیانی کە کۆماری مەهاباد هەیە لەگەڵ دەوروبەرەکەیدا گەڕاوم بۆ ناوی ئەو وەفتانە هەموو ئەو وەفتانە کە ئێستا بە قایمە لە لام و پێم وایە کاتێکی زۆر دەگرێت بڕۆمە ناوردەکاریەکانەوە هیچی لەمانە وەفتی حیزبی نەبوون. فڵان سەرۆک هۆس فڵان با بڵێن ئەوەی پێی دەوترێ ئەوقات مەحامی فڵان بازرگان فڵان ڕۆشنبیر فڵان خوێندەوار هەموو وەفتە حیزبیەکان هەموو ئەو وەفتانەی کە مشارەکەیان کردو لە گفتوگۆیەکان دوور بوون لە وەفتە حیزبیەکان. قازی ئەگەر تێبینیتان کرد بێ لە خیتابەکەشیدا لە وتارەکەشیدا جەختێکی زۆر گەورە دەکاتەوە کە ئێمە حکوومەتێکدا دەمەزرێنین کە هەموو خەڵکە و بە هەموو شێوەیەک دەمانەوێت هەمووان بێ. ئەم خیتابە زۆر دووبارە دەبێتەوە بامێمە سەر بواری ئابووری. ئەمە زۆر درێژەیە ناسمە سەر ئەو بابەتی بواری ئابووری. قازی محەممەد کاتێکە لەگەڵ ڕووسەکان و لەگەڵ ئێرانیەکان قسە دەکات سیر دەکە هەموو ئاڵوگۆڕێکی بازرگانی پیشەسازی هاوردە نێردەدەرەوە تایبەتە بە ئالیەتێک مکانیزمێک کە پێی دەوترە شەریکەت کۆمپانیا لە سنووری فەرمانڕەوایەتیە کە کەمترە لە سنووری ئیدارەی سلێمانی پێشوو کۆمپانیاک دادەمەزرێنە بە ناوی کۆمپانیای تەرەقی کوردستان. کۆمپانیای تەرەقی کوردستان کاتێکە لەگەڵ ڕووسەکان قسە دەکات لەگەڵ دەوروبەر قسە دەکات دەڵێن کۆمپانیا پێویستی بە بارمتەیە واتە تۆ ناتوانانی ئاڵوگۆڕی لەگەڵ بکەی وەکو دانانی کۆمپانیەکە ئێستا دێن خانووی لەسەر تاپۆ دەکەن و پارەیەکی باشی دەبێت بۆ بخوێنی یەکسەر زار دەدا بۆ ئەوەی کە زێڕ و پارەی دەوڵەمەندەکان کۆ بکرێتەوە لە ڕەسیدی کۆمپانیای تەرەقی کوردستان دابندرێ هەتاوەکو ئەم کۆمپانیای ببێتە جێگای ئیعترافی وڵاتانی دەوروبەر بۆ ئامادەکاری ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ سنووری کوردستان. ئەوە لە تەمەنی لە تەمەنی چەند مانجی بیدایەتی کۆماری کوردستان واتە لە مانگەکانی ئازار و نیسان و ئەوانە بەراوردی کە لە دوای ڕزگاری ئێمە لە مانجی ئازارەوە دەبینین 2 ساڵ هەر جەدەلی ئەوە بوو هەموو زارش کە ئینتیخابات دەکرێت دەبێت 5-6 مانگ هەر مقۆمقۆی شێوەی تەشکیلکردنی حکوومەتەکە دەکەوێت هەجەتەلەوە ئەو لە ڕۆژی ئەلانکردنەکەەوە لە دوای 11 ڕۆژ کابینەی حکوومەتی ئەلان دەکرێت ئەگەداری ئەوەی بن لە دوای ئەمە یەکسەر دەست دەکرێت بەم هەنگاوانە.